السلام عليكم. عليكم السلام. چۆنی؟ باش وانە خان ئەحواڵت چۆنە؟ باش ئەمڕۆ ڕۆژێک چۆن بوو؟ خۆش بوو؟ زۆر باشە. ئیزن هەیە بێنە ژوورێ؟ برادەرەکان لەوێن؟ زۆر باشە. چۆنن؟ زۆر باشە. وەرن بابەیەکەوە فێری شتێک بی. یەکەم جار کە لە دەرگامدا باش بوو، یەک جار لە دەرگامدا و وانەخان دەرگای کردەوە. هەندێک جار جەباب سوڕێن بەیەکەوە دیلان خان، هەندێک جار کاتێک لە دەرگا دەدەین، هەندێک کەسەیە چوار جار لە دەرگادایان، پێنج جار لە دەرگاتدا. پێتان وایە ئەوە شتێکی باشە یان هەڵەیە یان خراپە یان دروستە دەبێت پێنج جار لە دەرگا بدەین. جاماکێکمان پێویستە ئەزیەت نەبێت دەست خۆش چێ قسەمان بۆ دەکات پێویستە چەند جار لە دەرگا بدەین؟ دیلان خان فەرموو. پێویستە سێ جار لە دەرگا بدەین. ئەی ئەگەر زیاتر لە دەرگا بدەین لەوانەیە چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلممان فەرمیوێتین کە لە سێ جار زیاتر لە دەرگادا ئەگەر نیان کردەوە واتە لە ماڵەوە نین یاخود ڕۆیشتون یان لەوانێ نەخۆشێکیان هەبێ ئاگداری لە دەرگادان نەبێت. دەست خۆش بێت دیلان خان. ئەی دلین خان کە تۆ لە دەرگای خەڵک دەدەیت دەڕۆن بۆ میواندارێک ماڵی کەسێکە چەند جار لە دەرگات دەی؟ سێ جار. ئەی ئەگە چوار جار لێدەی ئەوە شتێکی دروستە یان نادروستە چکە جارە هەیەنانێ ماڵەکە کێشەیەکیان هەبێ نانێ دەرگا بکەنەوە. باشە دەست خۆش هەربژی دلین خان. وارین خان دەمەوێت پرسیار لە تۆ بکەم کاتێک لە دەرگات دەی زۆر بەقایمی لە دەرگات دەی یان تۆزێک ئەوەندە نزمە دەرگاتێک کە جوان لێ نابێ؟ نا هەن احتیاجی خۆت لە دەرکەیت نەک بە قەیمینەک بەسەر باشە. ئەگەر سێ جار زیاتر لە دەرگاماندا ئەوە کارێک هەڵەمان کردووە خۆی باشتر وایە سێ جار لە دەرگا بدەین بەڵام ئەگەر نیان کردەوە ڕەنگە شتێکە بێت. لێرەدا ڕەنگە لە ماڵی نەبن، ڕەنگە لە ماڵی بن بەڵام نەخۆش بن، ڕەنگە لە سەربان بن، ڕەنگە لە شوێنێک بن کە جویان لێمان نەبێ، ڕەنگە نەخۆشێکیانە بێ حاڵەتێکیانە بێ کە نەتوان دەرگا بکەن و ڕەنگە میوانیان نەبێت دەنگی تەلەڤیزۆن و شت بێ نەتوان دەرگا بکەنەوە ئاساییە تووڕە نابین و دەڕۆین چەند دەقەیەکتریان ڕۆژێکتریان کاتێکتر سەردانیان دەکەینەوە. جا بەخێراتون ناکەن بۆ ماڵتان؟ زۆر سپاس. فانەخان دەرگاکەدا دەخەی دەست خۆش با بڕۆن بێکەوە دانیشن فەرموو.